سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستبانیتان باش دکتۆر کرمانچ خەزنەدارم لەگەڵا ئەمڕۆ باسی سەرجەش خواردنتان بۆ وەکەین خۆی پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و جۆلوتە زین هۆکاری سەرجەش خواردن چییە و چۆنش سەرجەش خواردن پێناساکرێ ئایا هەر بەرچاو ڕەشبوونێکە یاخود ئەوەیە کە ئیتر بە تەواوی باڵانس لەدەست بێت لەگەڵمان بن و وەکو هەموو جارێکیش کۆمەڵاتی فەیسبوک ئەوانەی کە بینەرمان ئەتوان پرسیارەکان لە کۆمنت بنووسن و من جۆڵامی پێویستیان بۆ وەرەگرم. دکتۆر بە خێراتی بانیت باش. زۆر سپاس بۆ بەڕێزت. زۆر سپاس بۆم دەرفەتە و ڕێزمێ بۆ هەموو هاوڕێیانی کەناڵی کورساتی خۆش. سپاس بۆ بەڕێزت. دکتۆر پێم بڵێ سەرجەش خواردن چۆن پێناساکرێت؟ بەڵێ وڵی ئێمە گەرباسی پێناسەکەی بکەین واتە تێکچوونی هاوسەنگی لەش. تێکچوونی هاوسەنگی لەش یان دەتوانین بۆکو پێناسێ بەکاری بێنین بۆ سەرجێش خواردن یا جێژبوون. ئێمە گەر سەیری جسمی خۆمان بکەین پێکاتەکەی وا دروست بوو بۆی کە بتوانین دانیشین بۆی کە بتوانین بڕۆین بۆی کە بتوانین بڵێن ڕاکەین پێویستیمان بە باڵانسێکەیە کە سێ کۆڵەکەی ئەساسی هەیە ئەم باڵانسە. یەکیشان لە هەمووی گرنگترین گوێی داخلیە. لە دوای گوێی داخلی اینجا جونگەکان و ئێسکەکانە، اینجا چاوە. کاتێک فسیۆلۆجی دروستبوونی یاخود پێکاتەی باڵانسەکە چۆن دروستە بێ، گوێی داخلی داوا لە چاو ئەکات کەوا وێنەی ڕوونی بۆ بنێرێ، وێنە ڕوونەکە ئەو حەلەکاتی وێنە ڕوونەکە بە ڕوونیە گاتە گوێی داخلی. گوێی داخلی مجموعەی شەحناتی پۆزتیڤ و نێگەتیڤە نێ بۆ پشتەوەی دەماغ. بۆ پشتەوەی دەماغ بۆ ئەوی کە تۆ کاتێک کە وێنەکە ڕوون بوو تۆ باڵانسەکە و زۆر باشە. بەڵام ئەگەر بە پێچوانەوە بوو وێنەکە ڕوون نەبوو ینی وازیح نەبوو کەواتە وێنەکە بە ناڕوونیە چێ بۆ گوێی داخلی و گوێی داخلیش مجموعەی شەحناتی پۆزتیڤ و نێگەتیڤ بە هەڵە ئەنێرێ بۆ بەشی دواوی مێشک تۆ جێژەبی. چاو دوو جوڵاکە جوڵەی سەر و خوار چەپ و ڕاست لەما تۆ هەست بە جێژبوونەکەکی. اینجا ئەو شێوازی جێژبوونە بە چوار شێوە یەتە بەردەمی ئێمە وەکو دکتۆر کەیان بینین. بۆ نمونە ئەو کەسەی کەوا جێژە بێتە بەردەمێت تۆ وەکو دکتۆرەی بینی بە چوار شێوە. شێوەی یەکەمیان ئەڵێ دکتۆر من دائەنیشم چوار دەورەکە بە چوار دەور ماخولێتەوە. هی دووەمیان بە عەکسەوەیە تێگەی ئەڵێ چوار دەور من سابت بووم من ئەخولێمەوە بە چوار دەورەکە. بەشی سێهەمیان ئەوانن کە تقریبەن ئەڵێ کاسین کاس چۆنە بۆ نمونە کە ئەوێ بڕوان نەترەیە ینی بە لای چەپ و ڕاستە مەحاولەکە بکەوێ. چوارەمیان ئەو نوعانن کە زۆر بەقووەت ئیشی تیا کردوون ئەڵێن ناوێرین هەستی نەترسین کە هەستین بکەین شوێنێکمان بشکێت. ینی ئێمە بەم چوار شێوەیە یەتە بەردەمی ئێمە کە ئەیان بینین. باشە دکتۆر بەگشتی هەموو کەس تووشی سەرجەش خواردنە بێ یاخۆت سەرجەش خواردن بە نەخۆشی دانرێت؟ بەڵێ عادەتەن باسی تەمەنی مناڵ نەکەین با تەمەنی تۆزێک کامڵتر هەموو کەسێ بەیانیان کە لە خەو هەڵەسێت ئەو لەحزەیە ئیتر تەمەنەکەی ئیتر مویمۆیە لەسەر و ناوەڕاست و فەمافۆقەوە بێ لەبەرەوەی ئەو سێ سیستەمەی باسمان کرد چ جۆ داخلی چ چاو چ جونگەکان 6 سەعات نووسووە لە جێگایە کە نووسووە یعنی حرەکەکە کەم بووە. ئەم سیستمە بووی کە دایمە ئیشەکانی ماشی بێ و بڕوا پێویستی بە جوڵەیە. لەبەر ئەو 6 سەعاتە بەیانیان نۆرماڵی هەموو کەسێکە هەڵەسێ وا باشترە ئەوەی کە تۆزێ تەمەنی هەیە یەکسەر هەڵنەسێتە سەرپیان. بۆ نمونە لەسەر جێگاکەی ئەوە 2-3 دقەیە دانیشێت دوای 2-3 دقەکەی تر ئەو سیستمانە تۆزێ جوڵە باشتری شەکەن ئەنجا پاشەوە هەستێت. لەبەرەوە بەڵێ ئەوە نۆرماڵە ئەویان نۆرماڵە. بەڵام یەکی جێژبوونی هەیە بە دایمی جێژبوونی هەیە بۆی زەختەوە بۆی بەرزی و نزمی شەکرەوە ئەمانە دایمین. بەس ئەوانەی کە تایبەتن بە جێژبوونی گوێی داخلی بەڕاستی هەر 1-2 دقەیەکەخیان و نامێنە. زۆر باشەمە بینەرانی خۆشەویستی بخەمەوە کە لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەوانەی کە پرسیاریان هەیە ڕاستەوخۆ لەگەڵمان لە کۆمنت پرسیارەکان تا بنووسن وەڵامی پێویستان بۆ وەرەگرم. دکتۆر
پێم بڵێ سەرجێش خواردن کەی پێویستی بە بینینی دکتۆرە ئایا جارێک بێ هەفتەی جارێک بێ یاخود چۆن بێت بەڵێ بنسبت وەکو باسمان کرد ئەوانی کە تایبەتن بجووی داخلی لەحزەیەکە خەیانی و ئەڕات ئەمانە تایبەتە بە دکتۆری قورگ و جۆلود بیبینێ باشترە بەڵام ئەو نوعانەی کەوا بۆ نمونە جێژبوونەکەی سابتە جێژبوونەکەی هەستەکە زۆرە دووسێ ڕۆژ بەردەوامە ئەمە احتیمالی زەخت بەرزبوونی لێ ئەکرێ یاخود بەعکسەوە زەخت نزم بوون یاخود بەرزی شەکر یا دابەزینی شەکر دیسان و ئەم نەوعەش بەڕاستی پێویستەکە سەردانی پزیشکی هەناوی بکا باشترە ئەویان زۆر باشە ینی بەدوونەوە دکتۆر مەرجە هەموو سەرجێش خواردنێک یەکسەر لە دوای لە خەوهەستان بێت یاخود ئەشێ لە ناوەڕاستی ڕۆژەکە بێت بەڵێ ئێمە مشکلەکەمان ئێستا ئەمڕۆ ئەوەیە بۆ نمونە ئێمە باسمان کردوتمان 6 ساعاتێک ئەنوێ بەڵام ئێستا کێشەی تەکنۆلۆژیای سەردەم چۆنە کولی یەکێک بە هەمومانەوە جاری وا هەیە 2-3 سەعات دانیشین سەیری مۆبایلێگەکەی سەیری لاپتۆپێگەکەی ئەمە سەبەبە ڕئیسیەکەی ئەمە ژەرعی نەشت تۆ 2-3 سەعات ئەو جسمە ئەو سیستمانە وەستاون ئیش ناکەن لەبەرەوە بە هەمان شێوە کە هەڵەسی جێژەبیت اینجا ئەگەر باسی میکانیزمە ئەسڵەکەی بکەین چۆن جێژبوونەکە دروستە بێ خۆی ئالێرە مشکلە ڕئیسیەکە جۆی خارجی ئەوە هیچ گوێی ناوەڕاست اینجا گوێی داخلیمانەیە گوێی داخلی دوو ئیشی ڕئیسی هەیە کە دەماری ژمارە 8 ئیشی لەسەرەکە ئەمە ئیشی یەکەمی لە 150 گوێگرتنە لە 150 هاوسەنگیە ئەم لە 150 کە ئەڵین هاوسەنگیە چۆن دروستە بێ پێکاتە تەشریحەکەی چۆنە توێکارەکەی بەشی ئەم گوێی داخلیە پێگاتووە لە دوو بەشی ڕئیسی بەشی پێشەوەی ئێسکێکی تم و تۆڵە وەکو هێڵکە شەیتانۆکە بەشی پشتەوەی لە دوو بەش پێگاتووە سێ نیمچە ئینە دەیە بڵێن نیمچە ئینی بازنەی ئێسکی بازنەی لەگەڵ هۆڵێکی سانەوی هۆڵە سانەویەکە مادەیەکی تایە ئەو مادەیە لە سەقفەکەیە ئێمە پلێتێکمانەیە ینی بۆ نمونە ئەو کۆم ژوورە بڵین سەقفەکەی پلێتێکی تایە بۆی کە بەسیتێکین بۆ بینەران لی تێبگەن ئەم پلێتە لە سەقفەکەیە جەلاتینە کە هەڵگری دوو شتە یەکەمیان خانە هەستیارەکان دووەمیان کریستاڵەکان کاتێک کە کێشە لەم پلێتا دروستە بێ بۆ نمونە کێشەی یەکەم چۆن دروستە بێ کاتێک ئەم کریستاڵانە کەوا ئێمە ئەمانەوێت بۆ پێشەوە بڕۆین کریستاڵەکان بۆ دواوەیە کاتێک کە ئەمانەوە بۆ دواوە بڕۆین کریستاڵەکان بۆ پێشەوەیە یعنی گریمان ئێمە وەکو قسە بۆی کە بەسیتریکەین 400 کریستاڵە دێ ئەم 400 کریستاڵە من کاتێک لە مەسعەدێکا سەرەکەوم ئەوان بەعکسەوە بەعکسی تۆ ئیشەکان بۆی کە تۆ لە مەسعەدەکە بوەستی کاتێک کە تۆ بۆ نمونە ئەم عەدەدا ئەگەر کێشەی تێکەو لەو پێنسەی کە باسمان کرد کە مەفروزە هەر پێنسەی بێ بۆ پێشۆ یا بۆ دواوە سەدانەی لەو تایمە تێگەچێ ینی یەنە دەرەوەی عکسی تۆ ئیشەکان کاتێ بۆ نمونە تۆ چی بۆ پێشەوە ئەتەوێ بڕۆیت مەفروزە هەر پێنسەیان لەگەڵ تۆ مادەم تۆ بۆ پێشەوەوان بۆ دواوە بڕۆن سەیرەکەی پێنسەیان عکسی تۆ ئیشەکان تێکەڵە بن لەگەڵ ئەویکە کە تێکەڵ بوون تو هەست بۆ جێژبووناکەی کەمە پێوترێ تێکچوونی یاخود دەرچوونی کریستاڵەکان کە ئەمە شایع ئەو زۆر بەربڵاوە کە ئێمە نەخۆشەکانیان بینین بە شێوەیەکی گشتی اینجا سەبەبێکی کەی هەر دووەمیان ڕقم دوو جێژبوون ئیلتیاباتی بەشی سەرەوەی جیازی تەنەفوسی و بیمافیا گوێی داخلی دوای ئەو هەڵە بەکارهێنانی سەرمانەیە بۆ نمونە من لاپتۆپێکم پێ یاخود مۆبایلێکم پێ ئاوا بم ئیتیجاها ملم زۆر دانەوێنم کە ملم زۆر دانەوان گۆشەکە ناتەبیعیە 2 ساعات ئەو پلێتە ئاوا ئاوەستێ تۆ کریستاڵەکان جوڵە هەڵە جوڵەیەشان پێکە یاخود بە عکسەوە ئاوا سەربەرزەکەی تۆ بۆ ئیشێگیتر هەر ئیشێ بێ بە جۆرێر کەسێ بڵێن ئەو خانمانەی لە ماڵا بڵێن مەتبەخ پاکەنەوە بە عام یاخود ئاوا ملدانەوێنن بۆ سەرەوە سەرەکۆن هەماشتە ئەمە شەرعی نەشت
هاوسەنگیەکی ناتەبیعی دروستەکە لە کریستاڵەکانە. اینجا سێهەمیان تەمەن، عادەتەن تەمەنەکان کە زیاکە ئەو پلێتە و ئیشەی جارانی ناکە، بە قووەت ئیش ناکە، کریستاڵەکان ناگرێت، خانەستیارەکان زەعیفە بن، بە هەمان طریقە ئەویش لە ئەخیریشە چوارەم بەرکەوتەی سەر. بۆ نمونەیە چێژە بۆ لای ئێمەڵێ دوکتۆر جێژ بووم لە کاتی قسەکانیە ئەڵێ وەڵای 2 ساڵ لەمەوە پێش تووشی حادیسەیەکی سیارە بووم، زەڕبەیەکی بەخۆ دیای لەسرم. ئەو کاریگەری درێژخان بەڵێ ئەوەیان پێوترێ بەرکەوتەی سەر، کە ئەم بەرکەوتەی سەرە لەسەر ئەو پلێتە ئەویش هەمان شدیشەکە، بەڕاستی ئەویش نەخۆشەکە ئەو ڕۆژە تووشی نابێ، ینی پاش مودەیە تووشی و حاڵەتە. باشە دکتۆر، کەسێک پرسیاری کردووە خانمێکە لە من دوو جانم و هەموو پشکنینەکانم کردووە کێشەم نییە. بەڵێ بەزەڵێ سەرجێش خواردنم هەیە، پشکنینە عامەکانی کردووە، مەبەستی پشکنینی خوددە و خوێنەوە پێتەواو. ئەوکو پێمانوتی ئێمە ئەگەر بیکەین بە دوو بەشی ڕئیسیەوە جێژ بوون، بەشێکی تایبەتە بە گوێی داخلی نەخۆشیەکانی گوێی داخلی، بەشێکیشی نیزامە سیستیمەکانن وەکۆی کە و خوشکە بە ڕێزە کردوێتی لەبەرەوە بەڵێەوە تەبیعی ئەگەر فەحسەکانی تەبیعی بوو بۆ تەمەنی نەنووسی بوو، تەمەنی نەنووسی بوو، مشکلە نیە. ئەگەر تەمەنەکەی گەنجتر گەنج بێت، ئەوە احتیمالی زۆری ئەویش بە هەمان شێوە ئەبێ بێ ئەو فەحسانە بکە کە تایبەتە بە جێژبوونی گوێی داخلی. باش بەڵێ سەرجێش خواردنی کاتی هەیە پرسیاری بینەرێکە؟ بەڵێ کاتێکەوەیە کە باسمان کرد لە ئۆڵۆ، کاتێکە لە حزەیەکە خیانێ بۆ نمونە نەخۆشەکە ئاوایەکە شتێ بەرزەکاتەوە، یاخود سەر ئاوا بە چەپ و ڕاستە بە سەریعە جوڵێنە، ئەوە کاتێکی گوێی داخلیە. هەستی چۆنە بێ بەرچاوی ڕەشە بێ، یەک لەحظە جێژە بێت، ینی ئەم جێژبوونە چۆنە وەکو لە بیدایەتە باسمان کرد، کەسەکە و کوای خۆی سنترالە وەستاوە چواردەورەکە سۆڕێتەوە بە سەریعی بە چواردەورە لەحزەیە، یاخود بە عکسەوە چواردەورەکە عکسی ئەمە سۆڕێتەوە. سەرجێش خواردن پەیوەندی هەیە بە دابەزینی فشاری خوێن کە لە بینەرەکە پرسیارەکە؟ ئەمان شێوە یەکێ لە سەبەبە ڕئیسیەکان کەوا بڵێن لە دەرەوەی گوێی داخلی دابەزینی زەختە. بۆچی دروستە بێ و حاڵەتە لەبەرەوەی لەو لەحزەیە خوێن کەمترە چێ بۆ دەماغ، بڵێن لەحزەیەکە کە خوێن کەم بوو، ینی کە زەختەکە کەم بوو، خوێنەکە کەم بوو، چوو بە دەما جێژەبێت. دکتۆر ئەوەش هەمان میکانیزمە کە ئێمە ڕەمەزانان ڕۆژکێنین ئیتر ڕۆژی یەکەم و دووەم تەختە بین؟ ئەویان دکتۆر ئەویان چۆن سەرجێش خواردنە چییە؟ بەڵێ هەموو کەسێک کە نانەخوات ئیتر ڕۆژوشکانن بێر شتێک بێت، ئەو خوێنەی کە لە ناو جسمایە قسمێکیەتە خوارەوە بۆ هەزمکردنی خوێن بۆ مەعیدە و ڕیخۆڵا، لەبەرەوە تۆزێک نیسبەتی زەختەکەی دابەزێ، تۆزێک خوێن کەمترە چێ بۆ مێشک جێژە بێت، ینی تۆزی حەزبی جێژبوونەکە کا بە زۆر موقەتە دوای نامێن. کەواتە کە ڕۆژومانشکان زۆر نەخۆین، پەیوەندی بۆ نییە کاکتۆر، بەس چۆنە هەر خۆی و فسیۆلۆجی لەشە بە دەست کۆنتترۆل ناکرێت بە کەس، ینی تۆ کە نانەخۆی بۆی کە خواردنە هەزم کەی لە مائیدە تۆڕی خۆڵەتا ئەبێ ئەو خوێنە بێ ئیشەکە بکە، خوێن کۆکاتەوە لە بەشەکانی کە یەنێ بۆیە. زۆر باشە. بەڵێ زۆری ڕێژەی خوێن پەیوەندی بە جێژبوونەوە هەیە، ێکێ بڵێ خوێنم زۆرە و سەر و سایەوەوانە؟ وەڵی ئەویان زۆر دەوری نییە، عادەتەن بەرزی زەخت دەوری هەیە، بەڵام ئەوانەی کە جگەرە کێشن بە عام لێویان شینە بێت و نیسبەتی ئێزوەکەیان بەرزە بێتەوانەیە، زۆر دەورێکی ڕئیسی نیە ئەو لە جێژبوونە. هیچ ڤیتامینێکەیە بە دیاریکراوی کاریگەری لەسەر جێژبوون هەبێت؟ بەڵێ هەموو ڤیتامین بیەکان بەڵێ بیەکان، چونکە ڤیتامین بیەکان چیەکەن؟ کاریگەری و ئیشی ڕئیسیان لەسەر دەماخە، لەسەر ئیشەکانی چاکردنی دەماخە، بەعکسەوەی وایەوە زانێ بەکارێنانی گۆشت و شتی بەقوە دینە، بەڵام ڤایتامینەکان دەورە ڕئیسیەکانیان هەیە، هەموو ڤایتامینەکان B1 B2 B-کۆ B12 هەمویان ئیشەکەن لەسەر سێنتڕە لەسەر دەماغ، باشتر ئیشەکانی پێک. کەواتە ڤیتامین بیەکان لە چیادا بەزێ بۆی ئەگەری چێژ لە خواردنە بەعام، ینی بۆ نمونە کەسێک کە ڕۆژانە خواردنی خۆیە خوا با مەفروزە متەنەوع بێ، سەوزەواتی زۆرتیا بێ، ئەو پێکاتانە بێ لە میوەیە، ئەمانە ڤایتامین بیەکان دەوڵەمەندن پێی. دکتۆر سەرجێش خواردن و لووتپژان پەیوەندیان بەیەکەوە هەیە؟ بەڵێ ئەو چۆن دروستیەکە؟ لووتپژان دوو نۆعمانێ، نوعێکیمانێ لە تەمەنی گەنجی و هینا کاتێک کە پەنجاکە بە لووتیە یاخود فنگەکایی بەقووت، ئەمە سەبەبێکی زۆر بەربڵاوە.
هەر لە بەربوونی خوێن لە لووت لە تەماوانی کە زەختیانێ ئەو لە بەشی پشتەوەی لودیە نەوەک پێشەوەی ئەمانی کە تەمەنیانی ئەم میوکۆزایی پێشەوەیان تۆزێ ناو ڕووپۆشی لووتیان برینارە بێ سپۆتێ دروستەکە خوێنی لێ یای دیارە کە سەیری بەڵێ کە سەیریەکەی سپۆتێکی سپێ دیارە بریناری کردووە وەکو بێم و برینێ بریناریەکەی خوێنی لێ چکەم ناو زۆر دەوڵەمەنە بە مولولەی خوێن بەڵێ باش بەڵێ ئەو پەیوەندی هەیە بە جێژبوونەوە بەڵێ ئەوە چۆن دروستێک ئەگەر کەسێک بۆ نمونە خوێنێکی زۆری لێ بڕوا بۆی ئەوەی کەوا خوێن لە لوتی یار خۆی سایکۆلۆژی تۆزیە ترسێ ئەمانە بەڵێ هینە بن تۆزی جێشە بن لە بەروی زەختیان داوەست دکتۆر بەڕێزت لە سەرەتای بەرنامە کەشەوە باست کرێکی لە هۆکارەکان ئەم بوونی شاشانەیە لەبەر چاومانە بەڵام وەکو پێویستیەک ڕەنگە بەشێکی زۆری خەڵک بەشێکی باشی خەڵک با بڵین وەکو کار وەکو پێویستی کاریان لەسەر ئەمە بێ چی بکەن ناوە چۆن ڕۆتینی ڕۆژانیان ڕێخن لە ئیش و کاریانە بۆی تووشی ئەم سەرجێش خواردنە نەبن لە کاتی بەکارهێنانی بەڵێ تەواوە چونکە ئێمە چۆن بێ حەقی شامبێنی بۆی کە ئیشەکان بکەن بەڕێی من وا باشترە بۆی کە تۆ ئەم ملە ئەم دەرەجەی ملە ئاوا زۆر دانەنەوێنی ئەگەر هاتوو من لاپتۆپێکم بەکارێنا کۆمپیوتەرێکم بەکارێنە بابی خەمە سەر مێزێک مێزەکە هیچ نەبێ سەرم وا بوەستێ بەڵێ ینی پۆزیشنەکەی ملێ یاخود شێوازی دانانی ملێ ئەم گۆشەیە تۆزێ محاولە بکەی ڕێک بێ مێزێکی تۆزێ بەرزتردانەی نەوە بە عەکسۆ دایمە ملدانەوێنی باش هەماشتیش بۆ مۆبایل و بۆ ئەی وەکو ئەوەی لە بینەکانە شوێک بین بەڵێ جوڵە لە ئۆڵۆ باسیەوەمان کرد من ئەگەر 2 سەعات لەسەر ئەم کورسی سا نەجوڵێم 2 سەعات 3 سەعات ئەو لەحزەیە لەسم تۆزێ جێژە بم بۆ چونکە سیستمەکانە ئەوسیانی باسم خاوبوونەوە ئیسراحەتیان زۆر کردووە لەبەرەوە وا باشترە بڵێن کارمەندێک لە هەر شوێنێکە لەسەر کۆمپیوتەرە لەسەر شێوازی شەکەی ناچارە زۆر دانیشێ باشترە بە بۆنەی ئاوێ بخواتەوە چایە بخواتەوە جوڵەیە بکات ئەو حەلا ئەو حاڵەتە کەمتر بۆیێت زۆر باشە دکتۆر پرسیارەگاتوەڵێ من لە مناڵیەوە ئەو حاڵەتم لەگەڵایە کە هەڵەسمە سەر پێسرم جێژە خوات هەر لە مناڵیەوە چۆنیشە نۆرماڵی هەموو کەسێک کاتێکەوێ هەستێت عادەتەن لەو لەحزەیە تۆزە زەخت دابەزێ لەو لەحزەیە تۆش لەو لەحزەیە کە ئەو تۆزە زەختە دابەزی تۆزێ خوێن کەمترە چێ بۆ دەماغ لەحزەیە تا تەعویزیاتەوە بەڵێ ئەوە نۆرمەڵە ئەوە نەخۆشی نییە باش بەکارهێنانی دەرمان نەبێتەوەی جێشبوون بەرمون بەڵێ بەکارهێنانی ئەو دەرمانانەی کە ئێمە بەکارهێنین کەسێ زەختی هەیە خۆی دەرمانی زەختی هەیە لای دکتۆر بۆی نووسراوە جاری وایە ئەو دەرمانانە لە حەدی خۆی شەکەی زیاترە بێ زەخە زیاتر داوەزێنە بەڵێ ئەوە دەورێکی نییە دابازینی زەخت لوتپژان بۆ ڕوئات لە گەنجانە بە نمونە زۆر سەردانەوانن لوتپژان جیاوازەکە دکتۆراوە لوتپژان عادەتەن لە گەنجاوەکو باسمان کرد ئەم نەوعە ئەوانن دوورن لە زەختەوە کاتێک کە ئەم بەشەی پێشەوەی لوت کۆڵەکە کە چەپ و ڕاست ئەم کۆڵەکەیە مادێ خۆی پێکاتەکەی مولولەی خوێنی زۆر زۆرتیە یعنی دەوڵەمەنە بە مولولەی خوێن کاتێک کە تۆ بریناری ئەەکەی تر بە عادەتەن زیاتر ئەوانن کە پەنج زۆرەکەن بە لوتیانە لوتی شانگوشکە بەزێتیان لەگەڵ فنگی بەقوت ئەو دوانە ئەم دوو حاڵەتە بەڵێ لە گەنجا ئەبنە هۆی دروستبوونی بەربوونی خوێن لە بەتەمەنە فشاری خوێنیان بەرزە ئەکسەر لە تەمەنی شار ئەوژە ڕووەیە بەڵامێکێ جێ بۆ لات سەیری پێشەوەی لوتیەکەی ئایبینی و لێ پرسی زەختێتی و دوایەوە نیسبەتی خوێنەکەی بەقوترە و زۆرترە و کڵۆتەکە زیاترە چێتە بەشی پشتەوەی قورجی ئەمانە بەهۆی بەرزی زەختەوەیە پیانەوترێ دروستبوونی خوێن لە لوتە لە بەشی پشتەوە لە بەشی پێشەوە نییە بینەرێک پرسیاری ئەوەی کردووە هەرێستا ئەڵێ برسێتی هۆکارە بۆ سەرجەش خواردن بەڵێ هەمان شتە دابەزینی ئەو گلوکۆزە دابەزینی شەکر چکێمە باسمان کردو سەبەبی ژێ بەرزی شەکر دابەزینی شەکری ژەر دووچیان جێژ خاستنەوە کەسانی کە شەکریانەیە کاتێک کە حەبەکە یان سۆلینەکە بەکارێنن جاری وایە ئەوەنە دایە بەزێنێ شەکرەکە جێژە بێت یاخود کەسێک 5-6 سەعات نانی نەخواردو شەکری نەخواردووە جسمی پێویستی بە شەکرە چکە دەماغ بە دووشتی ڕئیسی ئیشەکە دوتۆرە یەکێکیان بە ئۆکسسیجین دووەمیان بە شەکر کە بزانە چەند گرنگە بۆ لەش باشە دکتۆر کۆتا پرسیارمە لە کاتی پاڵکەوتنە سەرجەش خواردن هۆکاری چییە؟ ئەوش بامان شتە
کە پاڵێکی یاخود کە هەڵەسی زەختە گۆڕێ بەڵێ کاتێک کە دایەگریت یعنی دابەزە یەک دەرەجە یا دەرەجە و نیە تۆ ژێژەبی لەوەرەوە ئەو پێوترێ نۆرمەڵە کێشە نییە ئەشێ ڕووبات و بەڵێ مەرجژ هەموو نییە کەسێک نەخۆشی بێت. هەوەیە یاخود لە جوڵا زیاتری سەرەوانەی کە تایبەتن بە زۆر باشە کڕکردمان سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ زانیاریەکانت ئاو کارانمان بەرنامەکە تەواوەکەن ئێمە بەشی خۆمانمان تەواو کرد